سوتاندنی مصحفی قورئانی پیرۆز لەلایەن گەنجێکی مەسیحی عێراقیەوە لە وڵاتی سوید کاردانەوەی فراوانی بەدووادا هاتوو. هەمووان داوا دەکەن بەر لە جوڵەی لەو شێوەیە بگیرێت و ئەم جۆرە بێڕێزیانە دووبارە نەبنەوە. باسم عەوادی وتەبێژی حکوومەتی عێراق لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت ئەمە چەندین جارە سوتاندنی قورئانی پیرۆز لەلایەن کەسانی دەروون نەخۆشەوە ئەنجام دەدرێت. ئەم کارە قێزەونە کە هەستی ملیۆنان مسلمانی ئازارداوە بێڕێزیشە بە خودی گەلانی ڕۆژئاوا کە هەمیشە شانازی بە لەخۆگرتنی فرەیی، ڕێزگرتن لە بیرروباوەڕی ئەوانی دیکە، پاراستنی ئاینەکان و مافی پەیڕەوکەرانی دەکەن. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر داوای کرد خۆپیشاندانی فراوانی ناڕەزایی دژی باڵوێزخانەی سوید بەڕێوە بچێت و ڕاشی گەیاند. پێویستە باڵوێزخانەی سوید لە عێراق دەربکرێت و ڕەگەزنامە لەو هاوڵاتی عێراقیە وەربگیرێتەوە کە ئەو کارەی ئەنجام داوە و پەیوەندیەکان لەگەڵ سوید بپچڕێنرێت و باڵیۆزی سویدیش لە بەغداد دەربکرێت. دوای پەیامەکەی سەدر خۆپیشاندانی ناڕەزایی لە بەردەم باڵوێزخانەی سوید لە بەغداد دەستی پێکرد و بەشێک لە خۆپیشاندەران چوونە ناو حەوشەی باڵوێزخانەکەوە. لە چوارچێوەی کاردانەوەکاندا فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بڕیاریدا بە گرتنەبەری ڕێکاری یاسایی دژی ئەو کەسەی قورئانی سوتاند و بڕیاریدا ڕێوشوێنی پێویست بۆ گێڕانەوەی ئەو کەسە بۆ عێراق و دادگاییکردنی بگیرێتەوە. لەلایەکی دیکەوە دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان ئیدانەی ڕێگەدان بە سوتاندنی قورئانی پیرۆز لە بەردەم مزگەوتێکی شاری ستۆکهۆڵمی پایتەختی سوید کرد و ڕایگەیاند ئەمە ڕەگەزپەرستیە، ئازادی نییە و نابێت بێدەنگی بنوێنرێت لە بەرامبەر ئەو وەحشیگەریە تاکە کەسیە کە لەلایەن لایەنە فەرمیەکانەوە پشتیوانی لێ دەکرێت. هاوکات زانکۆی ئەزهەر داوای کرد وەک هەڵوێستێک بەرامبەر ئەم ڕێگە پێدانە بایکۆتی تەواوی کاڵا سویدیەکان بکرێت. هەرچی لە هەرێمی کوردستانیشە وەزارەتی ئەوقافی هەرێم ڕایگەیاندووە ئەم ڕەفتارە دوورە لە بەهای مرۆڤایەتی و دژی بنەماکانی دیموکراسی، پێکەوەیی و ئاینداریە. پێویستە دەستگا پەیوەندیدارەکانی سوید ڕێگری یاسایی لەم شێوە ڕووداوانە بکەن و بکەری سەرەکیش ڕوبەڕووی دادگا بکەنەوە. لای خۆشیەوە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم لە تویتێکدا کە تەنها لە 19 وشە پێکات بوو دەڵێت سەرکۆنەی سوتاندنی قورئانی پیرۆز دەکەم. داواکارم هەموو کتێبە ئاسمانی پیرۆزەکان ڕێز لێگیراو بن لە هەموو شوێنێک و ڕێگە بگیرێت لە تێکدانی پێکەوە ژیان. پەیامەکەی مەسرور بارزانی تەنیا بە زمانی کوردی بڵاوی کردوێتەوە لە کاتێکدا تەواوی پۆستەکانی دیکەی جگە لە کوردی بە زمانی ئینگلیزی یان عەرەبی یان هەردووکیان بڵاو کردوێتەوە. مقدس kitabımız Kur'an-ı Kerim'e yönelik لەسەر ئاستی نێودەوڵەتیش ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا بە زمانێکی تند دەڵێت دوجار خۆ بە زلزانانی ڕۆژئاوا فێر دەکەین سوکایەتیکردن بە پیرۆزیەکانی مسلمانان ئازادی ڕادەربڕین نییە. tahrik siyasetine de ئەردۆغان ڕاشی گەیاندووە ئەوانەی ئەم چاوانە ئەنجام دەدەن تا دەگاتە ئەوانەی لە ژێر ناوی ئازادی بیرروڕا ڕێگەی پێدەدەن و چاوپۆشی دەکەن ناتوانن بە ئامانجەکانیان بگەن. لەلایەکی دیکەوە پۆتن سەرۆکی ڕووسیا سەردانی مزگەوتێکی مێژووی شاری دێربێنتی لە داغستان کرد و ڕایگەیاند بێڕێزی بە قورئانی پیرۆز لە بەشێکی وڵاتان بە تاوان هەژمار ناکرێت بەڵام لە ڕووسیا هەم بە دەستور هەمیش بە یاسا بە تاوان هەژمار دەکرێت.